بەڵا زان و خۆشەویستان هەمیشە و بەردەوام خاوەن پێداویستانی تایبەت چەندین کێشە گرفتیان هەیە هەر لە نەبوونی موچە و پێنەدانی موچەکانیان و شێوازی مامەڵەکردن و چەندین گیر و گرفتی دیکە کە هەمیشە بەردەوام لە بەرنامەکانی پیامی ڕۆژدا گرنگێکی تایبەتمان پێداوە. ئەمڕۆژ باز لە بابەتێکی گرنگ دەکەین کە پێوەستە بە خاوەن پێداویستانی تایبەت ئەویش ڕێزگرتن و کار ئاسانیکردنیانە لە فەرمانگەکاندا ئەمە تا چەند گرنگە و تا چەند لە ڕێگەی یاساوە بێت لە ڕێگەیەوەی کە هاوڵاتیان درک بم بابەتە بکەن و فەرمانبەران و کارمەندان لە فەرمانەکاندا زیاتر و بەردەوامیتر هاوکاری ئەو کەسانە بکەن کە خاوەن پێداویستی تایبەتن لەوانەیە نەتوانێت لە شوێنێکدا بوەستێت یاخود نەتوانێت کارەکانی بە جوانی خۆی جێبەجێ بکات. گرنگە کە کارمەندان و لایەنە پەیوەنددارەکان و ئەگەر لە کەرتی تایبەتیشدا و بە هەمان شێوە هاوکاریان بکرێت و ڕێزیان لێبگیرە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاکی وارەحمان ڕاوێژکاری یاسایی لە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی. کاکی وا زۆر بەخێر بێ. زۆر سپاس. بێگومان توێژی کەمەندامان توێژێکی گرنگ و بەرچاون لە کۆمەڵگەیە ئێمە دەبێت ئەوانی لە دەرەوەی توێژی کەمەندامانن دەبێت بە چاوی بەزەی سێری ئەم توێژە نەکەن بەڵکو بە چاوێک سێریانکەن مافەکانیان پێشێل نەکەن و مافەکانیان بۆ دەستە بکەن. ئەگەر بین باسی کەمەندام بکەین بێگومان هەموو کایەک دەبێت بە یاسایەک ڕێک بخرێت. بێگومان ئایا توێژی کەمەندامان لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی یاسایەکە ماف و ئیمتیازات و کارەکانیان ڕێکخراوە تا چەند یاساکە یاسایەکی سەردەمی و بە جێبەجێکردنی یاساکە ئەگەر جێبەجێ کرابێت خزمەتێکی باش بە توێژی کەمەندامان و خاوەن پێداویستانی تایبەتە گەێنێت. وڵای ئەم کاتتان باش. سەرەتا سوپاسی کەناڵەکەتانەکەم چکە بەڕاستی بەدەم گرفت و کێشەکانی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتەوە دەستان خۆش بێت. خۆشبەختانە ئێمە لە هەرێمی کوردستانە یاسایەکمانە یاسای ماف و ئیمتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت و کورتەواڵەکان. ساڵی 2011 دەرچۆ بە ژمارە 22 لە پەرلەمانی کوردستان. لە ڕاستیدا ئەم یاسایە سەرجەم مافەکانی کەمەندامان سەرجەم ئیمتیازەکانی کەمەندامانی تێدایە. یعنی بڕاتان بێ من لە زۆر شوێن باسم کردووە یعنی یاسایەوە لە وڵاتانی دەوروبەر و زۆر کەمە. بەڵام خۆتان زانە عیبرە بە یاسا لە جێبەجێکردنیایەتی نەک بە نووسینەوەی لەسەر دوتوێی کتێبێک. ئەوەی کە جەناب بە باسیەکەی هەمووی لە یاساکەدا هاتووە بۆ نمونە مافی پەروەردە، مافی چاودێری کۆمەڵایەتی، مافی تەندروستی، مافی شیاندن، مافی ژینگەیەکی گونجاو. ئەگەی مە بە کورتی باسی بکەین مەسەڵەن بۆ نمونە مافی ژینگەیەکی گونجاو کە هەموو بوارەکان دەگرێتەوە، هەر لە سەر جادەوە، هەر لە شۆستەکانەوە، هەر لە ئەو بینایی کە دروستەکرێ، هەر لەم بینایی جەنابتانەوە کە ئێستا من هاتمە خوارەوە ڕاستی یعنی هەنێک مەرجی خاوەن پێداویستی تایبەتی کەم بوو بەڕاستی. مەسەڵەن بۆ نمونە بێ بۆریەکە بێ و کەسەکەیەتە خوار و دەستی پێوە بگرێت کە شتێکی زۆر بەسیتە بۆ نییە ینی بۆی بتوانێت بێتە خوارە چووکە کەمەندامەکە ئەگەر بێتە خوا بۆ نمونە بە قادرما ئەگە بکەوێت ئەوەنێ کە بەڕاستی من چوون بۆ ینی لەم شارە چوون بۆ مەلەوەنگە بڕاتەمە ینی نەمتوانی بڕۆم لەبەری ئەو بۆری پێوە نەبوو دەستی پێوە بگری. ئەمانە هەر هەمووی هاتووە بەڵام ئایا چەندێک جێبەجێ کراوە بەداخەوە لە یاساکە لە مادەکانی ئەخیریا دەڵێت ئەم یاسایە حکومەت و لایەنی پەیوەندیدارەکان هەموو بڕگە و مادەکانی جێبەجێ دەکەن. بەس بەڕاستی ئەوە ماوەتە سەر ئەوەی کە لایەنە پەیوەندیدارەکان حکومەت چەندێک یاساکەی جێبەجێ کردو. ئەو چوارچێوەیەدا لە بڕگەکانی کامانەیە کە باز لە ڕێزگرتن کە باز لە کار ئاسانیکردنی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت دەکەن. هەر لە سەرەتای یاساکە باسی کە تعریفی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت و کورتەباڵا دەکا باز لەوەش کراوە کە ئەبێ ژیانێکی شایستە و مسۆگەری بۆ ینی حکومەت تامان زیاد لە 18 جار باسی حکومەتەکە یاساکە چکە کە باسی و یاسایە دەکەیت ینی هاوڵاتی وازانێت تەنها مەبەستیایە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی نەخێر بەشێکی پەیوەندی بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وهەیە بەڵام بەڕاستی ئێمە ینی وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی خۆمان بە پارێزەری یاساکە ئەزانی لەوێدا دەڵێت ینی دەڵێ حکومەت خۆتان ینی معلوم جەنابتان هەموو حکومەت هەموو وەزارەتەکان دەگرێتەوە. مەسەڵەن بۆ نمونە دەستەی وەبەرهێنان هیچێکە لەوانی کە بەڕاستی لە یاساکە زۆر ناوی هاتووە شارەوانی ئەمانە دەڵێت دەبێت سەرجەم مەرجەکانی شیاندنی ینی شوێنی گونجاو و ژینگێکی گونجاو بۆ ئەمانە دابینکەن. مەسەڵەن بۆ نمونە دەبێ مۆڵەت نەدرێ بە هیچ وەبەرهێنانێک ئەگەر ئەو مەرجانە جێبەجێ نەکات کەمە بەڕاستی زۆر کەم کراوە لەوانی هەر نەکرابێت.
دەبێت ینی مۆڵەت نەدرێ بۆ بەرهێنێک بە کۆمپانیایەک ئەگەر پرۆژەیەکی هەبێ ئەگەر لە سەدا پێنجی کەمەندام دانەمەزرێنێت ئەو کەمەندامانی کە توانای کارکردنیان هەیە تاوان دیارە هەموو کەمەندام خۆتزانن پۆلێن کراوە دەڵێ دەبێت ئەنجا یاساکە چەند جوانیش هاتووە مەسەلەن ئەو کەمەندامی کە لە کۆمپانیایەک لە دەستگایەکی ئەهلیدا دەمەزرێت بۆ ماوەی 3 ساڵ بۆ ماوەی 3 ساڵ حکومت نیوەی موچەکەی کەمەندامەکە ئەیات یعنی ئەیا بە خاوەنکارەکە پێکەوە ئەیەن خاوەنکارەکە نیوەیە ئەمیش بۆ ماوەی 3 ساڵ نیوەی موچەکەی ئاەتی بۆی کەمەندامەکە بەردەوام بێت بەڕاستی ئەمانە کەمێکی جێبەجێ ینی هۆکاری ئەو چی ئەم یاسا جوانە بەس حبرون على الورق ماوەتەوە هۆکاری چی لەلایەنی جێبەجێکار کە حکومت و فەرمانگەکانت جێبەجێ ناکرێت ینی بۆ هۆکاری چییە؟ ڕاستیەکەی ینی هەمووی ئەگەڕێتەوە کەم و کورتی بڵین ئەو دەستگایانە بەرامبەر بە یاساکە چکە ئەو یاسایە کە دەرچووە لە پەرلەمانی کوردستانەوە هەموو لایەنی پەیوەندیدارەکان پابند بە جێبەجێکردنەوە بەڵام خۆشبەختانە ئێمە لە بەڕێوەبەرەتی گشتی چاودێری گەشەبێدانی کۆمەڵایەتی سلێمانی هەوڵێکمانیاوە لە ڕاستیدا تا ئێستا ئەو هەوڵە لە هەرێمی کوردستانە نەدراوە هاتوین ئێمە بە هاوکاری بەڕێز بەڕێوەبەری گشتی و ینی خات و کوێستان هەیە زۆر هاوکارمانە وەک وەزیری کار و کاربەری کۆمەڵایەتی دەستخۆشیان لە یەکەم لیژنێکی باڵامان دروست کردووە ئەم لیژنە باڵایە سەرۆکایەتی بەڕێوەبەری گشتی و خۆم ینی ئەندام کۆمەڵێک برادری ئەزمون و بەتوانە ئەندامن تێدا لە توێژەری کۆمەڵایەتی لە ڕاگەیەندکار لە ئیداری هاتوین یاساکەمان شی کردوێتەوە من لە ڕووی یاسایە بابەتەکان شیەکەم و مەسەلەن بۆ نمونە لەسەر تەندروستی هەموو بابەتەکانی تەندروستیمان دەرێناوە لە یاساکە دەیکەین بە نووسراوێک خۆمان ئەو لیژنەیە سەردانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستیمان کردوانە بەڕێزان ئەمە واجبەکەی ئێوەیە ئەوەی کە لەسەر ئێوە داوا کراوە لە یاساکە ئەمە مەرجەکانە ئەمە خاڵەکانە تکایە بۆمان جێبەجێکەن خۆشبەختانە ینی بەڕاستی هاتوون بەدەمانەوە ئەو هەوڵەمان بەردەوامە سەردانی پەروەردەمان کردووە سەردانی شارەوانیمان کردکە بەڕاستی ینی شارەوانی بەدەستخۆشیەوە زۆر هاتن بەدەمانەوە تەنانەت ینی کتابیان کرد داوا ئەوان لێکردنی کە ئەو مەرج و شەرتانە لە ڕووی ئەندازێری و کامەیە بۆ بیناکان ئەگەر هەبێ خۆتانزانن ڕەمپا و قادرمەوانە زۆر جاتۆ ڕەمپایەک لە شوێنی شابینی بەس ڕەمپاکە ینی ئەندازیاری نییە ڕەمپا بێ مەرجی ینی ئەندازیاری خۆی بە کەسەکە گەر عەرەبانی پێ بتوانێت بە سەرکە لەبەرەوە بەڕاستی هەوڵێکی جدیمانیاوە خۆشبەختانە هەوڵێکی زۆر ینی زۆر چاکە کە مافەکانی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت و کوردە باڵەکانمان لە یاساکە دەرهێناوە ئەو لایەنە پەیوەندیدارانە بە کتابی ڕسمی بە نووسراوی ڕسمی سەردانیانەکەین و ئەوانیش بەڕاستی ئیسیجابەیان زۆرە عفو ویستمەوە بڵێم هەنێ دەستگاش بەڕاستی خۆیان بەسپاسەوە ئەو پرسیارەکەم ئەو دەستگا و فەرمانگانە کامانن کە خۆیان بەبێ ئەوەی ئێوە ینی سەردانیانکەن بەڵە جێبەجیان کردوانی ئێمە بیستینە بینین لە هەندێک فەرمانگە جگەل لەوەی لە ڕووی ئەندازایی و هاوکاری خاوەن پێداویستی تایبەتەکەەوە تەنانەت فەرمانبەرێکیش دانراوە بۆ هاوکاری و ڕایکردنی مامەڵەکانی خاوەن پێداویستی تایبەتە ئێمە هەر لە وەزارەتی کارە و بڕێنەمان زوو دەرکردووە ئەبێ هەموو فەرمانگەکان کەسێک فەرمانبەرێک دابین کا بۆەوەی کە ئەو کەسێکە مندامی خاوەن پێداویستی بێتە سەردانی فەرمانگەکە دەکات ئەو بەڕێزە هاوکاری کات و مامەڵەکانی بەتەواوکات تاوانەمە بەس ئیتر چەندێک ماوەتە سەر ئەوەی کە جێبەجێکرێ و خۆتانی لەو هەوڵین بەسپاسەوەی شێکلاوانە بەڕێبەرەتی هاتوچۆ بەڕاستی کەسێکیان داناوە هەچ کە مندامێ سەردانیان نەکات ئەو بەڕێزە هەموو مامەڵەکانی بۆ تاوانکات کە ماڕاستی جێ دەستخۆشیە پاسپۆرتی سلێمانی بەڕاستی هەچ کە مندامێک و خاوەن پێداویستی تایبەتە سەردانیان نەکات کەسەکە مەگەر بۆ نمونە شوێنەکە خۆتزانی پەنجەمۆرەکەی ئەژینا هەموو مامەڵەکەی بۆ تاوا دەکەن یازانەیتان هەیە بەس لە سلێمانی وایان لە شوێنەکانی دیکەش پارێز وڵی ئەسڵ وایە خۆی یاساکە خۆتزانی ینی تایبەت نییە بۆ سلێمانی یا هەولێر بۆ هەموو هەرێمی کوردستان و بۆ هەموومانە ینی ئەو منی ژەگرێتەوە جەنابیش دەگرێتەوە هەموو دام و دەستگاکان نەگرێتەوە دەستگای پەیامی ژەگرێتەوە چکاڵێ یاساکەڵێ حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانی هەموومە مزگەوتەکان نەگرێتەوە ئەو قاڤەگرێتەوە مۆڵە هەموو شوێنێکە تۆ ینی ژیانی تیا باخچەکان نەگرێتەوە کاڵی شارەوانی هەموو بابەتەکانی شارەوەن کاڵی تەندروستی هەموو دەستگاکانی سەر بە تەندروستی کە ئەڵی پەروەردە خۆ دەزانین دوو ڕۆژێکە ینی پەروەردە خوێندکار داوام مکاتەوە کێشەی ئەومان بۆ دروست دەبێت خوێندکارێک کە مندامە خاوەن پێداویستی تایبەت سەیەکی پۆلەکەی لە قاتی سەرەوەی ئەبێت هەوڵ بدە لەگەڵێنە بەڕاستی ئەوانیش ئەو تێگەشتیان هەبێت کە ئەوە هەر خۆی یعنی ناکرێت لە سەرەوێ نیە یعنی لە قاتی سەرەوێ مەبەستمەوە یعنی ئەو کێشانەمان هەبووە لەبەرەوە بەڕاستی زۆر دام و دەستگا ئەو خۆیان جێبەجێیان کرد و سوپاسیانەکەین و خۆشمان لەو هەوڵین بەڕاستی یعنی وەکو بەڕێوەبەراتی گشتیمان خسمان دە بەرنامەوە سەردانی سەرجەم ئەو دام و دەستگایانە دەکەین کە لە یاساکەدا
بە سەڕێحی ناویان هاتوو ئەوانیش دای بەزن بۆ خوارخۆیان. زۆر باشەکانیوە تا چەند گرنگە هاوڵاتی خۆی وشیاری ئەوەی هەبیانی ئەو کارمەندە با یاساش دەبێت من لەم بەناوی ڕاستی زانیم یاسایەگەی بۆ ئەو بابەت ینی ئەو کەسانە خۆیان درکیان بۆ بێت کە زیاتر هاوکاریان بکەن نمونەیەک بۆ باسکردن چ ڕۆژە شوین کاتی دەنگدان وەربگرینەوە ئەو پڕیکەینەوە ببوونە ینی خاپیدەسێکی تایبە لێ بوو بۆ گەرمان لەو خۆرە لەسەریان وەسا بوو خەڵکانی دیکە کە لەوێ بوون بە پۆلیس و بۆ شوێنیان دەوت کە هاوکاری بکەن بە ئەو پێش ئێمە بڕوە ینی ئەوان درکیان بۆ ئەوە نەکردیان یارمەتیان نەیە خۆی تا چەند گرنگە ئەمە ینی ئەو کەسانە درک بەمە بکەن و زیاتر و شاری ئەویان ڕاستەکەی ئێمە ئەگە تۆزێ بگەڕینەوە بۆ دووەوە خەڵکی ئەلحەمدولیلاهی تۆزێک ڕۆشنبیر بووە بەرامبەر ئەو بابەتانە تەنانەت خۆتان زانیان جاران ینی ناوەکانیشان نادروست بوو مەسەلەن بۆ نمونە ئێمە نابینا جاران وشی چکەمان بەکارهێنا تەنانەت لە کتێبی ینی قوتابخانەشا هەبوو بۆ نمونە ینی بەداوی لێبوردنەوەکەواڵم ئاین پیاوێکی کوێر ئەو چیرێکێک بوو ئاین دوایی کرا بە پیاوێکی نابینا وشەکە جوانترە یعنی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت خۆتان زانن بۆ ئەوانەی کە قاچیان ئەوە وشیچکەیان بەکارهێنا ینی کۆمەڵگا بەرەبەرە ئەوانە نەماوە ئەوە یاساکەش باسی ینی کەسایەتێکی مسۆگەرەکە دیارە یاساق بووە بۆی کە من جاریشکە ئەو شانە بەکاربێنم بەگشتی ئەلحەمدولیلا کۆمەلگای ئێمە هاوکارە بۆ شتانە ئەوەی کە جەنەوە بینی جایزە ینی ئەکرێت ئەو شتانە بەڵام خۆشبەختانە کۆمەلگای ئێمە ئەلحەمدولیلا کۆمەلگایکی موسڵمان و هاوکارە بەگشتی هاوکارین بۆ ئەو کەسانە هاوکارە بن لە شوێنی کە شاشتی جوانمان بینیەوە ڕاستی وەنیە تۆ لە باخچە من لە پارکی ئازادی بینیمە کەسی عەرەبانی پێ دوو کەس هاوکاری کردووە کە ئەسڵ وایە خۆی لە ڕاستیە ئەو کەسی عەرەبانەکەی پێش شارەوانی ئەو بابەت ئەو ئاستەنگانە نەهێڵێت ینی شۆستەکە بەرز نەبێت بۆ ئەوەی ڕاستە بۆی خۆی ینی مینکات پێداویستێکی خۆی جێبەجێگە بەڵام خەڵکیش بەڕاستی خۆشبەختانە هاوکارە والحەمدولیلا خۆتزانە ئێمە کۆمەلگایەکی دینیش ینی ئەوانە واجی خۆمانی نەزانی کاگیوە تا چەند لە سەرەتای تەورەکە شایانی ئاماژەم پێکرد تا چەند پێویستە ئێمە بە چاوی بەزەیی سێری ئەم توێژەکەین یان نا بە پێچەوانەوە هەروەکو تاکێکی ئاسایی کە بێگومان تاکێکی ئاسایی لەناو کۆمەلگایە وا سێریکەین و ئێمە هەوڵ بین ئەو مافانەی بۆیان دەرسەبەر کراوە لە باری یاساییەوە ینی پێشێلیان نەکەین ڕاستە فەرقی هێتەوەنم دوای بێگومان نابێ ئینسان بە چای بەزەوی سەیری ئەوانە بکە ئەوێ چای ڕێزەوە تەماشایان بکە بڕاتانە بێ ینی توانە و بەهەریکی ئەویان هەیە لە زۆر کەم کەسی ئەم وڵاتی خۆمانە هەیە بەڕێزانێمە کاتی خۆی ینی بیستوتانە ئەوەی نابینایەکمان هەبوو نووسەرێکی بەناوبانگە ینی ئێستا ئێمە دەیان کەسی وامانێ ئەزان یعنی من نابینامانێ ئێستا دکتۆر ئاخوێنێت نابینامانێ ئێستا ماستەر خوێنێ نابینامانێ ئێستا لە کۆلیژەکانە داوان لەگەڵ خۆشتانە هەوبێت کەمەندامە خاوەن پێداسیمان تایبەتمانەیە خۆشبەختانە ئێستا بەڕاستی هەر بە هەوڵێکی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی حەزەکەمەوەش باسکەم کە ئێستا ماستەر و دکتۆرا کراوەتەوە ئەو توێژە بەڕێزە هەمویان بەشدار بوون بەپێی ڕێژەکەیان کە لە 100% بوو و دوجار بەڕاستی ڕێژەکەمان دابەزان بۆ لە 170 یعنی لە 170 کەمەندان بێ دەتوانێت بەشداری ئەو تاقیکردنەوەی ماستەر و دکتۆرایە بکات و خۆشبەختانە ینی مکۆڵی هینیشی کەمان بۆ کردن ینی بەدر لە ڕێنمایەک ئیسیسنایکی کەشمان بۆ کردن هەرەوە بەڕاستی بە هەوڵی شێستانخان و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بووە کە مەرجی تەمەنەکەش لابرێت خۆتان زان لەو بابەتانە مەرجی تەمەن هەیە کامانە هەمووی هەوڵدانێکە بۆی ئەو بەڕێزانە بێنە پێشەوە و خۆشبەختانە کەسانی بەتوانان ئێستا ینی کەسمان هەیە بەڕاستی مامۆستای زانکۆیە کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتیشە ئەمانە بەڕاستی هەوڵێکن لەوە دەرچووە ینی ئینسان بەڕاستی بە چاوی بەزەیەوە تەماشایان کات ئەبێ بە چاوی ڕێزە و ئەلحەمدولیلا ئەوە تێپەڕیەوە لە کۆمەڵگای ئێمە لەو بەڕێبەرایەتیەوەدا هیچ خول و ڕایانانێگەیە بۆ مامەڵەکردنی کەمەندامان لەگەڵ خەڵکانی دەرەوە لەگەڵ دەوروبەریاندا لەوەی کە ئەوان چۆن ماوەڵی خۆیان بکەن لەگەڵ ئێمە تەمان لە بەڕێبەراتی گشتی بەڕێبەراتی چاودێری کەمەندامانمان هەیە کە 4 پەیمانگای لە خۆ دەگرێت لەگەڵ سنتەری ڕۆشنایی یا بۆ نابینیان ئەوانش پەیمانگای ڕووناکی بۆ نابینیان پەیمانگای هیوا بۆ نابیستان پەیمانگای هەنا و ئاوات بۆ مناڵانی بیرکۆڵ تاوان ئەمانە ساڵانە وەکو قوتابخانە داوامەکەن بەڵام ساڵانە دەورە توخل دەکەنەوە بۆ دایک و باوکیان چکە بەڕاستی خۆت زانین جار وایە دایک و باوکەکەش دامایانی ئەو زانیارینی ئەو هۆشیاری نیە مامەڵە چۆن لەگەڵ ئەم کەسەکەم ئەندامە بکات ئەندامیش خۆتان نزانی بەڕاستی ئەرکێکی ینی ئاسان نییە ئێمە مناڵەکەمان خۆتان ئاسایی لە ماڵەوە سێرەکەی جاری وایە تۆ گرفتێ لەگەڵ جاوەرە کەسەکە کەمەندامیان ئۆتیزمیە
و بەڕاستی ئەوانە ئەو خولانە بەردەوامە ئێمە توێژەری کۆمەڵایەتیمانێ سەردانیانەکەن هەر لەو لیژنە باڵایی خۆمانە ئێمە لیژنێکی پەیوەندیمان هەیە هەچ کە بەندامی گرفتی بێ لە هەزجەیەکا بێ لە سنووری پارێزگای سلێمانیا سەردانەکرێت کەیسێکی بۆ دروستەکرێنی راپۆرتی بۆ نووسێ و گرفتەکەی لە هەر شوێنێکا بێ بۆی چارەسەرەکرێت مەسەلەن بۆ نمونە من خۆم مناسیقم لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تەندروستیە کێشەکەی لە هەج بابەتێکی تەندروستیا بێت لە هەج دەستگایەکە بێ بۆی چارەسەرەکەین کە لەوێ بەڕێزەوە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی یانی جێگری بەڕێوەبەری گشتی داناوە بۆی منەسەق بێ لەگەڵ ئێمە بەو شێوازە منسەقمان هەیە لەگەڵ پەروەردا منسەقمان هەیە لەگەڵ شارەوانیا هەموو کێشەکانیان بۆ حەلەکەین و بەڕاستی ئەو کەمەندامانەشی کە بەهرەیەکیان هەیە خۆتزانە خۆ هەموو کەمەندامەکانیش مەسەلەن لە یەک ئاستانین دۆزیمانێتەوە بە هەج ڕێگایەکە بێت مەسەلەن بۆ نمونە لەگەڵ شارەوانیە هەوڵمانیاوە کە هەنێک کۆشک وەربگرین کۆشکی بچوک بچوک لە شوێنە گشتەکانە وەک لە پارکەکانە وەک لە هەواری شار لە هەر شوێنی تایبەتە کەم کەمەندامانی لەسەر بەوەی بژێوێک بۆ خۆی پەیدا بکات و خۆتزانە هەر لە ماڵۆن لە ڕووی دەرونی ئەوەی کە بکەم بزەبت ینی تا چەند بەڕێوەبەرایەتێکی ئێوە جگەل لەو بابەتانی کە باست کرد تەنسیقان لەگەڵ فەرمانگە و لایەنە پەیوەندیدارەکان هەیە جگەلەوەی کە خول و ڕاهێنان و کۆمەڵە بابەتی دیکەیان بۆ ئەوەکەن تا چەند توانی وتانە لە لایەنی بژێویەوە ینی هەلی کار بۆ تەواوی با بڵێن ئەو توێژەی کە توێژێکی گرنگە ئەوانەی کە بەهرەیەکیان هەیە بتوان هەلی کاریان بۆ فەراهم ڕاستە تەمانم بابەتێکی زۆر گرنگە یاساکە باسی کردووە وەکو پێشتر باسم کرد هەموو خاوەن پرۆژەیەک دەبێت ڕێژەیەک لە کەم ئەندام لای خۆی دامەزرێنێت کە بەڕاستی ئەمە نەکراوە ئەبێ ئێمە هەوڵ بین ئەو بابەتە زیندووکەینەوە لە ڕێی سەردانی خۆتانزان شارەوانی ئەنی مۆڵەت نییە بۆ پرۆژەیە ئەگەر ئەم بابەتانە جێبەجێ نەکات بەڵام ئێوە دەستەسان ناسین خۆتزانی ئەوە کاتی ئەوێت ئەو ئەبێ ئەو شوێنە ینی ئەو قەنەعە بگاتەوە قەنەعەتێکەوە یاسایەکەوە بێت جێبەجێ بێت ئێمە هەوڵمانیاوە لە ڕێی هەنێک دانیشتنی کۆمەڵایەتی و بەڕاستی ئەزانی چ کاکە کەمەندامی وە هەیە دەروی نەبینی و ئەزان ئەین بڕاتانە بێ من کەمەندام هەبووە یعنی تەمەنی شیە بووە لە خێزانێکی ینی بەڕێزی ئەم شارش بووە بەڵامی تر نەیتوانێت بێتە دەرەوە دوایە کە هاتوۆتە دەرەوە و مەسەلەن سێرەکە کەمەندامی کە هەیە وەکو خۆی و لە خۆی ینی کۆڵێ زیاتر هەیە کەم ئەندام و هەر ئەم کەم ئەندام نییە و بڕاتانە بێ ئەو کاتانە ینی دامەزرانن هەبووش و دامەزرا و ئێستا فەرمانبەرە و سی بنەڕەتی و دوایی شەش و ئێستا مامۆسایە و ئێستا ڕێازە ئەکاویشەکە لە ینی پاڵاوانەکانی عێراق لە تۆپی پێی نابینیانە لەبەرەوە بەڕاستی تۆ کە تاقەکەی ئەدۆزیتەوە سێرەکە ئەوی شتێکی تایە بەڵام هەر لەمە ئەڵەوە بێت و لە ڕووی دەرونیەوە خۆی ئەو حاڵەتی هەیە ئەوەی کە ینی دا ئەبەزێت بابەتەکەی و خێزانەکەشی داماوە چی بکەن هەنێجار معلوماتیانە هۆشیاریان نیە لەبەرەوە بەڕاستی ئێمە هەوڵمانیاوە ئەو تاقوتوانایە بدۆزینەوە خۆشبەختانە ئەگەر شتەکە بە شخصیش بێ هەوڵمان بۆ یاون بۆ نمونە لە ماوەیە چەند کەسێکمان لە یعنی دامەزرانەوە کۆشمان لە فامیلی ماڵ ینی بەسپاسەوە ئیداری ئەوێ کۆشتێکیان بەخشیەوە بە کەسێکی داون ناوی کاکە دانیار ئێستا لێ بۆ خۆی ئیشی دەسەکات ینی ڕاستە داوانە بەڵام ئیشی دەسەکە بابەتەکانی خۆی لێ ئەفرۆشتە ینی بۆ بژێوی خۆی ئەمە بەڕاستی هەوڵێکی هەم مرۆڤانەیە هەم ینی مرۆڤ دۆستانەیە بەڵام ئەم هەوڵانە لەوانەیە با بڵێم کەم بێت لە چاو زۆری کەمەندامان و خاوەنبیری ئێستایبەتە ئێمە هەوڵبین یاساکە جێبەجێکەین بۆی بابەتەکە بێتە ئیجباریەک بەسەر ئەو خاوەن پرۆژەکانە ئەوە ینی سوودێکی گەورەت لێبێت کاگیوان نزیک دەبینەوە لە پرۆسی خوێندن و دەستپێکردنی پرۆسی خوێندن لەگەڵ وەزارەتی پەروەردە پەیوەندیتان چۆنیە بۆ خاوەن پێداویستانی تایبەت بۆ منداڵ وانەیە کە خاوەن پێداویستی تایبەتن و بخوێنن لە بەڵێ ئێمە لەگەڵ دوو وەزارەتە زۆر پەیوەندیمان زۆر ینی تۆم و تۆڵێ هەر کۆڵێ بەهینی خۆمان ێسانی یەکێ لەوان تەندروستیە چۆ خۆت زانین کە باسی کەمەندامەکەی تەندروستی ڕێژەکەمان بۆ دیاریەکات کەسێ بۆ لای من ئەڵێ من ئەمێ بمدەی بە لیژنی پزیشکی ئەمێ بزانم کەمەندامم ئێمە کتابێکی بۆکەین نووسراوێکی بۆکەین بۆ لیژنی پزیشکی ئەو بەڕێزانن دیاری ڕێژەی کەمەندامەکە ئەکەن بۆ لای ئێمە چکە ئێمە ینی ئیخساسی ئێمە نییە لەبەرەوە پەیوەندیمان زۆر تۆکمێ لەگەڵ تەندروستیە هەرچەند بەداخەوە ینی هەرچەند ئێستا جوای پرسیارەکەی زەناوی شتێمەوە ئەسڵ وایە لیژنی پزیشکیش لە یاساکەدا هاتووە ببنکە ینی ناوەندێکی دیاریکردنی کەم ئەندامیمان هەبێت مرکزی بێت ئەو بەڕێزانی کە ئەو دکتۆرە بەڕێزان هەمووی پسوۆر بن ئیشی خۆیان بێت چکە لیژنە پزیشکەکەش کەدا ئەنێرە ڕاستیەکەی زۆر تەکلیفەکە لە دکتۆرە کراوە یا ینی واجبی ئەویش نیە و بە هینەی بینێت بابەتەکە ئیداریە ینی بابەتەکە ئەسڵ وایە
ئەو مرکزی تشخیصی ئاڵاقە دروست بێت کە یاساکە باسی ئەوش دروست نەبوو ئەوش بابەتێکی سەرەوە لەگەڵ پەروەردە بەڕاستی ئێمە ینی ئەوکاڵە کۆنتاکی زۆر ڕاستەوخۆمان هەیە دنیایەک خۆتزان ژمارەی زۆر ئێمە کەمەندامی خاوەن ڤیدایسی تایبەتمانی لە تەربیە ئەلحەمدولیلا بڵین بیرروهۆشی تەواوە لەوێ ئەخوێنێت ئێمە کۆنتاکمان هەیە بۆی کە ئەبێت تەربیە هاوکاری ئەو منداڵانە بێت خۆشیان بە سوپاسەوانی بەڕێبەرایەتی هینیان هەیە نائاسایەکانیان هەیە ینی خۆشیان تەربیە ئەو بابەتیان تاوتوێ کردووە بەڵام ماوەتۆ سەر ئەوەی کە ئەوانیش مامۆسایان خۆتان ینی مامۆسای پەروەردەی تایبەتە و خۆشبەختانە لە هەرێمی کوردستانە خۆتان ئاگادارن ینی زانکۆمان هەیە بەشی پەروەردەی تایبەتی هەیە کام بە ڕێزانین کە لەوێ ینی دەرەچن دەبنە دەرچوی زانکۆ لەم بوارانەی ئێمە خزمەتەکەن و ئەوەش پرۆسەیە کە خۆتان ینی کاتی ئەوێت تۆزێک ڕاستە کاگیوە جەنابیشت ئاماژەت پێکرد کە ئێمە کۆمەڵگەیەکین زۆرینە پابندە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە تا چەند ئەگەر یاساکەش لابەریت تەوەن یاساکە بۆ شوێنە فەرمیەکانە بە زۆری بەڵام بە شێوازێکی گشتی وەک تاکتاکی کۆمەڵگە لەسەر شەقام لە بازار لە کوچە و کۆڵانەکان تا چەند تاکی ئێمە ئەم باگراوند ئاینی وای لێ کردووە کە بێگومان بە چاوێکی ڕێزەوە سەیری توێژی خاوەن پێداویستی تایبەتکە و لەکوێ پێویستی بە هاوکاری جددی بێ هاوکاری بکە ئێمە گەبگەڕێنەوە بۆ مێژووی خاوەن پێداویستی کەمەندەمان و ینی ئەو توێژە لە مێژووە زۆر ینی هینی داماوێن بینیوە بڕاتانە بێ وەکو من لەسرم خوێنێتەوە تەنها هین دەستورەکان تۆزێک لەگەڵ کەمەندامی خۆیانە مامەڵەیان باش بووە یعنی عشرەت و هینی وا هەبووە عزیێتیان یاون ویان زانمەوە ڕۆحێکی هینەتیایە و نابێت لە کۆمەلگاکە بێتۆن خۆتان زانە ئەو کاتە هەیە زووانە دەوری هەبووە بەڵام بە هاتینی ئاینی پیرۆزی ئیسلامەوانە هەمووی بەڕاستی ڕاست بۆتەوە پێغمبەری خی گەورە فەرمێت الله في عون العبد ما دام العبد في عون أخيه هەمە بۆ هەمومانە کاک بۆ منە بۆ تۆیە بۆ کۆمەلگایە ئەوە تەمان باسی ساخەکەوانی ئەگە کەسەکە کە مەدام و خاوەن پێداویستی تایبێتە دیارە ئەولاتر خێری دەگات لەبەرەوەی واجبی خۆمانی دەزانین بەڕاستی ئەمە وەکو کۆمەلگایەکی ئیسلامی ینی موسڵمان وەکو حکوومەتیش بەڕاستی هەوڵ دەدەین ئینشاڵڵا لە ئایندێکی نزیکە ئەو لیژنەی ئێمە کە هیوام زۆر پێێتی هەوڵەکەمان سڕکەینەوە و دەستگاکانیش لە ئێمە تێبگەن بەڕاستی و کاکە فەرمی ینی یاساکە و لاوانێ زۆر کەس نزانێ هەر یاسایەکە لە هەرێمی کوردستانە بە ناوی یاسای ماف و ئیمتیازاتی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت و کورتەواڵەکان ناوەکەشی تۆزە دوورێژە بەس مافی هەموویانی پاراستووە و لەبەرەوە ئێمە خەڵکی پێ ئاشنا بکەین بە کۆڕ و سیمینار و جەنابتان بەڕاستی ئێمە سوپاسی جەنابتانەکەین چەندی جار من هاتوومەتە بەرنامەی جەنابتانەوە ئێستا بەرنمەیەکانی هاوڵاتی دایک و باوک بەڕاستی دایک و باوکی کەمەندامی خاوەن پێداویستی تایبەتیە نازانی یاسایەکەیە لەبەرەوە بەڕاستی ئەگەر ڕۆشنبیریی هەبێ خۆ لەو دەستگایە توانێت دیفاعی لە خۆی بکە بڵێ کاکە ئێوە پێشەی یاسایەکتان کرد کە ئێمافی ئێمە لیا پارێزراوە خاوەنی ئەو دەستگایش مدیری ئەو دەستگایش بەخۆی ئاچێتەوە لە دیارە یاسایەکەیەوە نییە بەس تۆ هیچ معلوماتە نەبێ بەڕاستی ئەمانەژە بە خۆی کێشەیە تاگی باسی خێزان و دایک و باوکت کرد چەند گرنگە هەمشۆ بەردەوام ڕۆڵیان هەبێت لە پێدانی متمانە بۆ کەسی بۆ منداڵی بۆ کەسیان لە نێو خێزانەکەیاندا کە خاوەن پێداویستی تایبەتە زۆرمان بینیوە خاوەن پێداویستی تایبەت بۆ بەڵام لە لایەکی دیکە و تووشی گرتی دەرونیش بوو لەوەی مامەڵی خراپ کراوە لەگەڵ لای خێزان و بنەماڵەکەیەوە تا چەند گرنگە کە ئەمە نێڵن و زیاتر بێتە هۆیەوەی کە متمانی لای خۆ دروست بێت ڕاستە لە ڕاستە ئەو کەسێک کە خاوەن پێداویستی تایبەت و ینی کەمەندام و کورتەباڵایە ینی خۆی بۆ خۆی لە ڕووی دەرونیەوە پێویستی بە هاوکاریە چکە کەسێکی ئاساییە خۆمەلگای ئێمەش خۆت زانین تا ئەو شتە ڕاستە بێتەوە لەوانەیە لە دەرەوە خوا نەخواستە تعلیقەیە کەسێک وەنیە ینی ناڕەحەتە ئەمە خۆت زانی بۆ سەر دایک و باوکەکەش ینی ناڕەحەترە بۆیە ئێمە بەڕاستی هەوڵمانەیە وەکو بەڕێبەرایەتی گشتیمان خوڵ بکەینەوە دایک و باوکەکان بۆ نمونە ئێمە لە پەیمانگای هیوای نابیستان سەرەتای ساڵ کە ئەو مناڵە تازەکان وەرەگیرێن خولی حتا ئاماژەش بۆ دایک و باوکەکان دەکرێتەوە چکە خۆت زانی کەسێکە مناڵەکەی نابیستە ئەی بەچی بزانێت مامەڵی لەگەڵا بکە دایکەکە دایک و باوک خۆت زانی لە مناڵەکەی هەرتی ئەگا بەڵام لەوانەیە ئەو ئیشارەتانە ئەو ئاماژانە یعنی ئەو ئاماژەی نەبێت کە لە پەیمانگا ئەکرێن بۆیە خول دەکەنەوە بۆ دایک و باوکەکان بۆی ئاماژەکان فێر بن کەمە ئاسانکاری بەڕاستی بۆی تێگەشتن لە مناڵەکەی خولەکەنەوە بۆ دایک و باوکانی کە مناڵەکانیان نابینان چۆن مامەڵەیان لەگەڵا بکەن چکە بەڕاستی خۆتان زان مامەڵە لەگە کەسی نابینا تۆ هەرەوەی دەسی بگریت
ئەبێ بزانی چۆن دەستی ئەگریت خۆ دەستگرتن هەرونی قۆڵکەی بە قۆڵیا چکە هیچ ئینسانە کاکە یامون لە حەزەیە پێی بڵێەوە قادرمەیە دابەزە بڕۆ بۆ ئەوە ئەسڵەن دەستگرتنی کەسی نابینا هەروەکو ینی تەشبیه نەوەکو چۆن سوکانی سیارە ئەنی تۆ خۆت ئەبێ و کەسێک کە ئەیگرێت ئەرکە ئاوای کرد نابیناکە بزانێت ئەوە چین بۆ ئەولاوە کە ئاوام کرد هەر بەدەستم پێی ناڵێم چکە هیچ ئینسانە ینی پێی خۆش نییە بوو دەقی پێی بڵێ کە ئاوا دەستم بەرز کردەوە ئەو بزانێت لە بەردەمانە قادرمە هەیە بۆ پێچوانەوە دەستە نزم کردەوە بزانێت دا ئەوەسین یانی چەند خۆشە تۆ مامەڵە لەگەڵ کەسێکی وا بکەیت تەمەەوە ماوە تۆ سەر من چەندێک ڕۆشنبیریم هەیە بەرامبەر بۆی کە کەسە نابیناکە ئابم شێوازە مامەڵی لەگەڵا بکەم یان کەسێکی نابینا قسەم لەگەڵاکە من سەی تەلەڤیزیۆنکەم ئەبێ من ئەوەی ئینسانە کاکە ڕاستە چاوی نییە بەس دەبێت تا کاتی قسم بۆ منیش وەکو چۆن لەگەڵ جەناب تا قسەکەم لەگەڵ ئەویشە ئاواسیرکەم یا لەگەڵ کەسێکی نابیستە لەبەرەوەمانە هەنێ بابەتی ڕۆشنبیری و ئەخلاقیاتی ینی کۆمەلگایە پێویستی بەوەیە کە خول ببینرێ و توێژەرانی کۆمەڵایەتی خۆمان بەڕاستی بە ئەرکی خۆمان یێزانین کە ئەو بابەتانە بگەین بە دایک و باوکو بە کۆمەلگا بەگشتی زۆر باشە زۆر بەڕێز کە هیوا ڕەحمان ڕایۆژکاری یاسایی لە بەڕێوەبەتی گشتی چادر و کۆمەڵایەتی سلێمانی سوپاس بووی کە لە پرۆگرامی پێم ڕۆژ سپاس بەخێر بێ.